بەناوی خی بەخشندەی میهرەبان سڵاو و ئاشتی پەروەردیگارتان لەسەر بێ ئازیزانی خۆشەویست. ئازیزان معلومە هێشتا ئێمەی مسلمان لە ناو ئەم دەشەوە پیرۆزەدا دەسوڕێینەوە کە شەوی قەدرە. بەڕێزانێک لەو تەوەرانەی کەوا دەمانەوێ لەم ئەڵقەیە تیشی بێخینە سەر ئەمیشتەوەری لێخۆشبوونە لە کە شەوی قەدر شەوێک کە تایبەت کراوە بە شەوی لێخۆشبوون. لەم ئەڵقەیە ئینشاءالله ئەم پرسیارانە ئاراستەی جەنابی مامۆستاکەین ئایا ئەم کەسانێکەوە خوای گەورە لەم شەوە لیان خۆشە بێچێن و ئەو کەسانێکەوە خوای گەورە لەم شەوە لیان خۆش نابێچێن و خاصەت و گرنگی ئەم شەوە کە شەوی تایبەتە بە قورئانی پیرۆزیش ئایا ئەم خاصەتە لە چێن دەردایە؟ جەنابی مامۆستا سەلام عەلەیکوم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. جەنابی مامۆستا ئەگەر بێت و لە پرسیار یەکەم دەست پێ بکەین مامۆستا پێشی بچینە سەر شەوی قەدر کە شەوی مەغفیرەت و شەوی لێخۆشبوونە، پێشی هەموو شتێک شەوی قەدر ناسراوە بە شەوی قورئان. مامۆستا مامۆستا یەک لە پرسیارانێک کە دەمانەوێت لە جەنابەتی بکەین، ئایا جوبریل عەلەیهی سەلام کە پەیامبەری وحی بووە چۆن ئەو پەیامەی گەیاندوتە پێغەمبەر صلی الله علیه و سلم شێوازەکە چۆن بووە لەو شەوە؟ بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سرتا دەستخۆشی ئەو بەرنامە جوانە لەنگوتکەم هیوادارم ئینشاء الله خوای گەورە ڕۆژی نوێژ و عیبادەتی هەموو مسلمانە قبول کرد و پدایبەتی مە مسلمانی کورد و خوای گەورە مسلمانە نەسرەت دەت لە هەموو دنیای ئینشاء الله تعالى کەلبنز المستەمدا تناڵێنەوە. حقیقت گەورەهی و غایە جبریل عەلەیهی السلام لموضوع وحی بۆ پێغەمبەران و خصوصا بۆ پێغەمبەر محەممەد صلی الله عليه وسلم پێگەیەکی زۆر گەورەیە هەیە. ئەگەر تەماشێ بکەین جبریل عەلەیهی السلام ئەو وەختەی کە یەکەم جار وحی بۆ پێغەمبەرتینی صلی الله عليه وسلم لە ئەشکەوتێدا بێژیتە رسول الله صلی الله عليه وسلم اقرأ باسم ربك الذي خلق الإنسان من علق. ئجا ئەو شەوە کە ئەو گەورەهی و عەزەمەتەی کە وەرگرتیە بوازدەی ئەو قورئانە پیرۆزەیە کە ئەو قورئانە هەندە گەورەیە بە هەند لەبەر هەندەیە چونکە ئەو شەوە زۆر گەورە و خێراوێش هەندە گەورەیە. ئجا بین پێناسەیەکی جبریل بکەین. جبریل ئەمینی وحیەیە، انتقال وحیت کەتن لبین رب العالمین و لبین ئەو هەموو پێغەمبەرانە حتى گەیتە پێغەمبەری مە صلی الله تعالى عليه وسلم. وخداي تبارك وتعالى كالسورة قدر داد بيجي تما إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر. بيجتم ما نازل كر لشوا مبارك دا لشوا قدر دا وليش تا حضرت رسول الله نجزاني تي جورهية أو شويت دا خداي جورة بخوتتن وآية بما تفسير كتن بيجتي وما أدراك ما ليلة القدر يا محمد صلى الله عليه وسلم تجزاني شوا ليلة القدر شيء ليلة القدر خير من 1000 شهر. ليلة القدر خيراوي هزار مانجا أجر إنسان ويشوي قدر لي بقريت ريزي لي بقريت وزنديكته بعبادته بقرآن خندني بالذكر أو جارت بيجي تنزل الملائكة والروح فيها باشا بيشتم ملائكة نازل تبن خداي تبارك وتعالى لده شويت آخرية مانجا رمضان دا بمليونان حتى مليارها ملائكة داد بزن بوچه بو اوي رحمو بركتو مهربانية خداي قورا برجنا سر او كومالا مسلماناني كعبادتو او شوانا زنديد كنوا. بلام ليرة دا خداي قورا جبريل عليه السلام جداد كتب بيشتي والروح فيها. جبريل عليه السلام تقو ملائكتان دايا إيشي وجبريل بإذن ربهم من كل أمر أو ملائكتان وجبريل عليه السلام بأمر خداي تبارك وتعالى تينا خاري إيشي وانشيا تقرن لكولانا لمالا كتو أجر أم تماشي عسمان بكين للشوي دا دبينين خداي قورا چن استيريك دروشاوانه چن استيريك جوان وكو خداي قورا بحثي عسمان بمكت بيجي ولقد زينا سماء الدنيا بمصابيح. حقيقة مع عسمان الدنيا جوان كربوها مو استيرانه عيني كتو أم تماشي عسمان كن عسمان چندي جوانه عيني أو ملائكتش للشويت احتيادي دا بيش ببيت رمضان تماشي عردت كان لعسمان را وأو مالاني قرآن تداتين خيندن وأو مالاني ذكري خداي قورا تداتين كرن وأو مزقوتاني قرآن تداتين خيندن أو شوانة تدا زنديد كنوا وكو أو استيران العردد روشينوا. وجبريل عليه السلام كيه رفيقي پیغمبر صلى الله عليه وسلم 23 صار پیغمبر الرفاقة تاكره
دەبی پێغەمبەر صلی الله عليه وسلم چەند جبریل عليه سلامی خۆشویست بیتن کە 23 ساڵ لە تەمەنی خۆ چۆکی دانا بیتن بۆ ئەوەی قورآن لە جبریل عليه سلام وەرگرت بیتن دەبی پێغەمبەر چەند ئەو جبریلەی خۆشویست بیتن کە 23 ساڵ ڕەفاقەتە ئەو مەلائیکەتە بەڕێزەی کردبی چۆکی دانا بیتن قورآانی بۆ دابەزان بیتن کەلامی خودای تەبارەکە وتەعالا بۆ خوێن بیتەوە بۆیە دەبی ئەم قیمەتە ئەو مەلائیکەتەی و جبریل عليه سلام بزانینێ کە وحی بۆ پێغەمبەریە هینای صلی الله عليه وسلم و بزانینی خۆشەویستێ پێغەمبەرت دادبەزیتە سەر دنیایە بێژیتن سەلام هي حتى مطلع الفجر سڵاوێ من و لتە دکەن لە سڵاوێ ئەو هەموو بسڵمانانە دکەن کە ئەو شەوانە زیندی دکەنەوە حەقیقەتەن بۆیە گەورەیە جبریلە مەکانەتی خۆی هەی نک پێغەمبەر و نک رب العالمینش بەڵێ جەناب مامۆستا دەستەکان خۆش مامۆستا مامۆستا گەربێمە سەر شاری دووەم پێم خۆشتە لە جەنابتی بکەم جەنابی مامۆستا یعنی شەوی قەدر یەک لەو خاستانێکەوە هەیەی شەوی تەوبە و لێخۆشبوونە مامۆستا پێگەی تەوبە يعني بعام بقشتي والآية بخصوص بتايبتي لشوي قدر تسند ماموستا حاجی مامۆستا حقیقەتەن شەوی لەیلەت القەدر خصوصا ڕەمەزان مانگە گەڕانەوەیە ئەگەر ئینسان لو ده شەوانەدا یان لو مانگە ڕەمەزانێدا تۆبەی نەکردی کەنگی تۆبەیکە و ئەگەر ئینسان لوان شەوانەدا مسافەحی مەلائیکەتانەکە دێکەنگیکە ئەگەر ئینسان لوان شەوانەدا یان لوان ڕوومانگە ڕەمەزانێدا فرمێسکت شەرمەزاریە فرمێسکت پەشیمان بوونەوەی دانە ڕێژی دێکەنگی داڕێژیتن ئەگەر ئینسان لوان وەختانە تۆبەی نەکە کە ئەو هەموو بسڵمانە ڕووی خۆکرا و هەموو خێر و بەرەکەتە کە شەیطانی زنجیر کراینە و گرێ دراینە ئەگەر ئینسان ئەو وەختەی تۆبەی نەکە دێکەنگی تۆبەیکە و خودای تبارەکە وتەعالات بێژیتەمە وتوبوا إلى الله توبة نصوحا بقرنا خزمة خداي تبارك وتعالى توبيك نصوح بكن دل جناح توان تنجو خوش بم خداي تبارك وتعالى إن الله يغفر الذنوب جميعا خداي جور الله هم الجناح عبد بندي خوش بيتن هر عبدك هر جناحك كربيتن حق خداي تبارك وتعالى بيتن إلا خداي جور دل عبد بندي خوش بيتن بلان أويك أم توبيك نصوح بكين بقرنا وخزمة خداي تبارك وتعالى وەکو ئەو پیاوەی تۆبەی بکەین کە هاتە نک عولەمایەکی کابرایەکی تاوانبار هاتە کن مامۆستایەکی کن زانایەکی گوتی مامۆستا بۆ من تۆبە هەیە ئە زۆر گونەحبارم گوناح نەمایە ئەس ژیانە خۆدا نەکەم ئایا بۆ من هەیە ئەس تۆبەی بکەم مامۆستاش گوتی مژدەلتە بیتن مادەم تو بێ داوا تۆبەی بکەی حتمەن خدای تبارەکە وتعالە دل گوناحت خۆش بی بۆتە تۆبەی هەی بەڵام ئەگەر تو نەگەڕێوە سەر گوناحت خۆ ئەگەر تو بالفعل عهد و پەیمانت گە خودی نوکێوە ڕازگو بت گە خودی بۆتە تۆبەی هەی قلتي الحمد لله والله وعد بجارك ديك أسنقر مول سر جناحي كما مستاي هلا زور دل بو كبو توبه هي خداي جورة دي توبه واللي قبولك بلام كبرك ديك تشيت رنجي وزرت بيتن هاوريك المامستاي دتو تت مجلس مامستاي باجتماع مستا راست خداي جورة الجناح مني خوش بوي بلام آية أو وقتي من بأمريا خداي جورة كر أو وقتي من جناح تكر خداي جورة أزديتم قلت بيجمان خداي تبارك وتعالى تويديته بيجمان خداي جورة إن الله كان عليكم رقيبا خداي جورة رقيبا السماء والتماشي همو كارو كردويك متكتن وآجدار علمي بهاي قلت أي ويل بو من أجر خداي جورة منش عفوكت ويل بو من أجر خداي جورة من عفوكت تشر مزاريك كخداي تبارك وتعالى أو وقت من تاوان كره خداي جورة تماشي من كره بو سبحان الله بيجي تسيتشار حناسي هاتنو چون دمو دس للشر ما دليري جاني خل دزدا أوه معناه توبي كإنسان لوان ده شواندا لوام أو روجت كآخرة مانغ رمضان كعتق من النار كخداي جورا من جادة الآخرة جهنم كلوان شواندا لوان روجاندا كملائكة جبريل عليه السلام شنو بارك رب العالمين مجددا مسلمانا كخداي جورا الهم جناح وان خوش بويا وقت التوبة وقت مرداتية وقت هندية كإنسان خول رب العالمين نزيكة وتوبيك نصح بك حقيقة بلى زنايم ما مصا أدي استتا تقريبا لوانەیە خەڵکانە کە گوێیان لە جەناب تەبی یان گوێیان لە ئەمسالی جەنابیش تەبی وەکو مامۆستا کە یعنی دەرگای تەوبەی بەو شێوەی ئەکرێتەوە ئەبینی لەوانەیە خەڵکانێک یعنی گومانەکان بە خراپ بڕوا بڕینکە کە مادام وایە ئەمە بە کەیفی خۆ گوناحەکەین بە کەیفی خۆ یعنی تاوان ئەنجام دەین مادام شەوی لێ خۆش بوونە تەواو خوای گەورە لە هەموو تاوانەکان خۆشە بێ پرسیارەکەم ئەوەی مامۆستا ئایا خوای گەورە لەو شەوەی لە هەموو تاوانەکان خۆشە بی یان تاوان هەیە خوای گەورە عەفوی ناکە هەتا ئینسان لەلایەکی تر خۆپاک ناکاتەوە حاجی مامۆستا سوالێکی زۆر گرنگە خواهي تبارك وتعالى كالجناح حموم رفا خوش تبيتن بعض إنسان كتنك خداي تبارك وتعالى ليشان خوش نابي نك يك شودانيشن
بەڵکو هزار شەوی لەیلەت القەدریش دانیشن خدای تەبارەکە وتەعالا لێیان قبول ناکە چونکە چار تاوانێتی هەر کەسێ ئەو چار سیفەتە تێدا بن خدای تەبارەکە وتەعالا کە وەکو ئیمامی بەیهەقی حەدیثێکی فەرمایشتێکی داد بێژیتن ئەو وەختێک کە بەیانی جبریل عليه السلام ئەمر مەلائیکەتات کرد مەلائیکەتینە العەردە بجێ پێلن بڕۆنەوە عاسمانە مەلائیکەت لە جبریل عليه السلام تپرسن بێشتی ئەی جبریل خدای تەبارەکە وتەعالا تگەوێ ئومەتێ چ کرد تگەوان کەسانێ چ کرد ئەوانەی شەوێ دیکە پێخەفێ خۆیان هێلا ژیاننا خۆیان هێلا خۆشیت خۆ هێلان هەموو هاتن بۆی عیبادەتی خدای تەبارەکە وتەعالا بکەن ئەمرێت پێغەمبەرت جێبجێ بکەن ئایا خدای تەبارەکە وتەعالا چ دگەوێ ئومەتێ کرد جبریل عليه السلام دێبێژیتە مەلائیکەتا خدای تەبارەکە وتەعالا لە هەموو خەڵکی خۆش بوو بەس لە چار کەسانەبی خدای تەبارەکە وتەعالا جبریل عليه السلام بێشتێ بەس لە چار کەسا خۆش نەبیتن والپێغەمبەریشیان پرسی ئەو چار کەسە کێنە کە خدای تەبارەکە وتەعالا لێ خۆش نابێ مدمن الخەمر ئەو کەسێک کە شەراب خۆرە مدمینە هەموو بێنەی سەرخۆشە هەموو بێنێ شەرابێت خۆتەوە خدای تەبارەکە وتەعالا لو کەس خۆش نابیتن چونکە ئاگای لە دنیای نییە ئاگای لە خدای تەبارەکە وتەعالا نییە دائیمەن خۆتینیتە ڕێزا مرۆڤات ئێستا دەرێ خۆ بێ کەرامەتکەتن خۆ بێ معریفەتکەتن حتا بگەتە مەرحەلەیەکی کە خدای تەبارەکە وتەعالا لێ خۆش نەبیتن وەختێ مەکمە نەتوانم تەفاسیلی بچمە ناو هەموو مەوزوعەدا وعیق لوالدین حەقی دایک و بابا ئەو کەسێ کە دگە دایک و بابا خراپە ئەو کەسێ کە ڕێزل دایک و بابێت خۆ ناگریتن ئەو کەسێ ئەو ڕۆکە مام حاجی مامۆستا یعنی ئەگەر یعنی ئینسان پێداچوونەوەیەکی بکەتن بۆ ئەو سوالی کە مامۆستایت ئاینی تێنەکردن خصوصا لە تەلەڤزۆنێ و حتا من و حتا جەنابێتەش و هەموو مامۆستانی ئاینی سبحان الله ڕۆژانە خەڵک سوالێ مەکەت مامۆستا دێکرێت ئەس زەکات بدەمە دایکا خۆ دێکرێت ئەس زەکات بدەمە بابێ خۆ بابێ منی فەقیرە خودێ دەبی لەو کەسە زاڵمتر هەبی لەو کەسە تاوانبارتر هەبیتن دایکاوە محتاجی هەندێ بی خەڵک سەرفترە و زەکاتە بدەتێ کوڕیش پارەی هەبی بگەتە ڕادێ زەکاتە بچیت زەکاتت چاوی لە هەندێ بیتن پارێ زەکاتە بدەتە دایک و بابێت خۆ ئەوە چی ئیمانەکە چی ئیمانێک لە دڵێ و ئینسانەیدایە ئەدی خدای تەبارەکە وتەعالا نافەرمێتن ئین الصەڵاتە تەنها عن الفەحشاء والمنکەر نابێژی نوێش ئەو نوێژە کە حەقیقەتەن ئینسانە بگەڕێنیتەوە لە تاوانێ خدای گەورە لە سوورەتی نیسادا بێژی تەمە وعبدوا الله ولا تشركوا به شيئا بێژتەمە عیبادەتی خدای گەورە بکەن و شیرکش بۆ خدای گەورە بڕیار نەدەن و بالوالدین ئیحسانا تگە دایک و بابێ خۆ چاکەکار بن هشیار بن نەکەن گە دایک و بابێت خۆ خراپ بن بۆیە گەورەترین تاوان پشتی شیرکێ لێرەدا خدای تەبارەکە وتەعالا خراپبوونا ئینایی ئەو کەسێک کە چاکەکار ناکەتن گە دایک و بابێت خۆدا بۆیە گێڕنەوە بێشتێ کوڕە جەحێلەک دایکاوە بابێ و زومر بەڵام ئەو کوڕەی کە گەورەت بوو ناو کۆمەلگایدا دایکاوە زۆر کە منداڵێت توێ گچکە بوون زۆر خەڵکت داوالێت کرد کە مێرد بکەتەوە ئافرەتێکی زۆر جوانیش بووە بەڵام لەسەر منداڵێت خۆ دانیشت حتا کە گەورە بوو کوڕێوە چۆ مەکتەبێ هەمیات گوتی ها کوڕێ ئافرەتە کۆرەکەی یعنی چاوەکی وێ ئافرەتی کۆرە بوو هەموو دابێژنی ها کوڕێ ئافرەتە کۆرەکەی بۆیە ئەو منداڵە حەسنەت کرد کە بێشتی ئەس کوڕێ فڵان کەسمە بابشی نەما بوو سبحان الله زۆر ئینسانەتی حاجی مامۆستا حەس ناکەن ناوێ بابێ خۆ بینن حەس ناکەن بێژنی ئەزی کوڕێ فڵان کەسمە ئێت پلە پۆستەکێدا بیا ئینسانێکی گەورە حەس ناکەت کچە بابەکی فەقیریە هەی دایکێکا فەقیریە هەی بابەکی فەلاحیە هەی بابەکی خزمەت گوزاریە هەی حەس ناکەن ناو کۆمەلگایدا بێشتی ئەوێ ئەس کوڕێ فڵان کەسمە گەڵک جارا دەبینی ئینسان لە تۆڕی فەیسبووکێت خۆدا دێنووسن فڵان ناوێ خۆ دێنووسن و لەقەبەکی دەبێ خۆدانن شەرمێت کە ناوێ بابێ خۆ بنووسن بۆی خەڵک نەزانی تێ کوڕێکەیە بۆیە خدای گەورە نەعلە تلوی جۆرە ئینسانە نەکرد ئەوێ حاشایل دایک و بابێت خۆ بکە بۆی ئەو کوڕەش حاشایل دایکا خۆ کرد حتا چۆ کولیە تەواو کرد حتا وەلێ هاتێ ئەو شارەی کە بۆ چۆ ژن بۆ خۆی ناو بچووکش پەیدا بوون دایکاوی زۆر حەسرەتا کوڕێ خۆت خازیتن بۆیە سەردانە ماڵا کوڕێ خۆت کە بۆی کە چل دەرکرد دە کورتێتە دەرێ بژی ها دیسا توی ئافرەتە کۆرەکە بشتي زو بيش دركي مالا من شولك اگر من ضالت من بين دري ديل تترسين برتفع له حالتي دا من ضالت وي هاتنا دري ديت او بيرجني لبيرجني ترسان قلتي زوبا ليره بيلا من ضالت من ديل تترسين دايك بوان حسرتا ونا وهاتا ومالا اخو زور عجز بو زور قريا ما ويك بيتشو او كري خو نبدا يكاخو بينيتن بويا بريار دت كبيته وخزمت ديكا خو دست ديكا خو ماتكت بلام تيتوا دركا مالا ديكا خو زور درك دت كز درك لينا كتوا وجيراني وتيتا دري بيشتي خير بيشتي او مالا ديكا منه ازي هاتم سرك الديكا خو بدم
بێشتی وڵات دەیکاتە یە وەفات کرێ بەڵام ئەو پارچە وەرەقەی ئەو نامەیە یەبجێ لای بۆتە بۆ ئەوەی بدەمەتە ئەگەر تو ڕۆژێک لە ڕۆژە هاتێ بە دەرکێ دەیکاخۆ بۆیە کە ئەو جەحێلە ئەو نامەیت کەتە بێشتی کوڕێ من هەموو جوانیاخۆ هەموو جەحێلیاخۆ من دانا سەرتە بێشتی ئەس ئافرەتێکی زۆر جوان بووم حتا خزم و کەس و کاری من لێ نەتگەڕە ئەس لە ماڵێ بێمە دەرێ چونکە ئەس ئافرەتێکی جوان بووم بەڵام زەردێنا چاوێتە تێکچۆ من تو بریە هەموو دختۆرا گوتی ئللا دەبی ئەو زەردێنا ناو نیوەکات چاوێتە بینە دەرێ دەبی کەس زەردێنەکە چاوەکە دیکە بۆیە من چاوێ خۆهینا دەرێ من داتە حتا تو دنیای پێبینێت تو نەشرین نەبە لەوە ئەس بوومە ئافرەتێکی کۆرە من هەموو جوانیا خۆدانا سەتە بەڵام تا ئەس هێلام تو بێوەفا دەرچۆی تا ئەس هێلام تەبتنێ تەوەفا نەبوو بەرامبەر دەیکا خۆ بزانە دەبی ئەو کوڕە پشتی وە حەسرەتانە چ کوت و ژیابیتن یعنی کە تو ئەو هەموو گوناحەی بکەی بەرامبەر دەیکا خۆ بۆیە لێ لومایکەوە داوای هەموو خەڵکت کەم ڕێزل دەیک و بابێت خۆ بگرن و پێغەمبەر صلی الله عليه وسلم بێشتی هەر کەسێ شەوێ بچیتەکن دەیک و بابێت خۆ دەستێ وان ماچکەتن ئەگەر شەوێل دەیک و باب لێ ڕازی بن خێرا حەجا دوێ مەسترە و سەیەمین کەس ئەو کەسێک کە خودای گەورە شەوا لەیلەة القەدر لێوە ناندی قاتع الراحم ئەو کەسێ قەتعا ڕەحمێت کەت ئەو کەسێ قەتعا ڕەحمێت گە جیرانی خۆت کەت ئەو کەسێ قەتعا ڕەحمێت گە برای خۆت کەت ئەو کەسێ قەتعا ڕەحمێت گە خزم و کەس و کاری خۆت کەتن قسات گە برای خۆ ناکەت قسات گە جیرانی خۆ ناکەت قسات گە مرۆڤێت خۆ ناکەت قسات گە هیچ ئینسانێکی ناکەت دڵێ ویە ڕاق بووی باشە ئەگەر شەوا لەیلەة القەدر ئەو قورئانەکە نازل بووە گەورە یا قورئانێ حتا ئێوارێ قورئانێ لەسەر سەری خۆدانن حتا ئێوارێ شەو نوێژا بکە ڕێزگرتن لە قورئانی حاجی بامۆستا ئەوەی کە ئینسان عەمەلی قورئانێ بکە خودای گەورە بیشتمە ئینەمە المؤمنون ئیخوە هەنگ برات یەکدونە ئایا دەکرێتن ئەم گە برای خۆ قسانەکەین ئایا دەکرێت ئەم قسات گە جیرانی خۆ نەکەین ئایا دەکرێت ئەم پێکەوە بچینە مزگەوتێ داوا لێ خۆشبوونی خودای گەورە بکەین و ئەمیش لە برای خۆ خۆش نەبین چەند مسلمان هەنە قسات گەلێک ناکەن چەند دۆست و ئەحبابانە بۆی ئەو کەسێ قەتعا ڕەحمێت کەتن سبحان الله خدای گەورە ئەو شەوە لەیلەة القەدرێ بێبەشە لێ ڕەحمەتێ و چارەمینیش ئەو کەسێ سێ ڕۆژە زیاتر قسەت گە برای خۆی مسلمان ناکە هەر سێیان علاقەیانێ بچیەوە سیلەی ڕەحمێوە سیلەی ڕەحمێ هەندە گرنگە رسول الله صلى الله عليه وسلم شەوێکی دانیشت بوو مزگەوتی شەوا لەیلەة القەدرە بۆ ئەوەی مسلمانە و سەحابات تێبگەینیتن کە ئەو شەوە چەند گەورێت بێژی ئەگەر نوکە بسلمانێک بێت برایەکی منی بسلمان بێتن داوایەکی بکە ئیشەکی پە من بیتن بچم ئیشە ئەو مسلمانەی بکەم من پێ باشترە و پێ گەورەتر ئەگەر یەک مانگە شەو ئەس بێ مزگەوتێ دابنیشم هەندە ئەجروکی گەورەیە هەی بۆیە دەبی ئەو چار جۆرە مرۆڤانە مامۆستا زۆر لە خۆ بترسێن و ئەگەر شەوێ دیکە 27 بوو مزگەوتات جمەت هات ماڵات جمەشیان تاتن و ئەگەر خدای گەورە لێیان خۆش نەبوو بیتن بزانە کە کارە ساتە با ئەو شۆکە تو بکەن یەشتا ئێمای چونکە عتق من النار لە جەژنی دەست پێکەت و لێ خۆشبوونا مەزن لێ خۆشبوونا گەورە ڕۆژات جەژنێک کە خدای گەورە هەموویان عەفوت کەتن زانایمەوە دەستەکان خۆشوی مامۆستا بەڕاستی بابەتەکەت بە تێر و تەسەلی باس کرد تقریبا کاتەکەین خەریکە دوو دقەیما کۆتایی دێ مامۆستا پێم خۆشە ینی پەیامەک پەیامی کۆتایی لەسەر هەم ئەو بابەتە ئەتوانی و هەم پەیامێکی گژیریش بی عەتیادی مامۆستا لۆ بینەروبی سەلام والله حاجی مامۆستا پەیامێمە دائیمەن پەیامی ئاشتیەیە وەکو خوای تبارك وتعالى بيشت پیغمبر صلى الله عليه وسلم وما أرسلناك إلا رحمة للعالمين يا محمد ما تنهنارتي إلا بو أوي ببيا الرحمة بو أو مسلمان بو أو كومالغاي پیام دینی اسلامی پیام رحمتی پیام آشتیه پیام هندیا پیام لیک نزیک بونوام الخدای نزیک بونوام لیک او جشناتت با او جشنی بکینه جشنت ما بسلمانه جشنت آشتیه جشنت لقومانه جشنت دست درش کردن بو انسان فقیر و فقراء بویا داوای همو بسلمانات کم اوانی که دستیان چید اوانی که مامستایت آینینه اوانی که ردین سپینه بچن او انسانانه اگر لجيران تكس قصاد قالك ناكد وي ججني برون بيكان بينها خير ديغنانغو او كسي كصلح بين خلق ذات كتن جورترين عبادتك خداي تبارك وتعالى سردستي وانا صلحيت كان بويا ما حقالي بويا دوال همو كسكيت كم برون هر چند برانبري تشتاوان بار بيت هر چند او الظلم تكر بيت هر چند امش او الحق حق تخار بيت برو خلق عفوكن وكو رسول الله صلى الله عليه وسلم كفتح مكيكر او کسانی که جرگ امامویان هینا داری و او کسانی که پیغمبر صلی الله علیه وسلم حق کشتنش بو در کربون گوتی فرمو اذهبوا فانتم طلقاء برون من هن همو عفو کرن وکو حضرت یوسف گوت برات خو تو دې چت گمکی گوتی برون من هنگ همو عفو کرن با امش خلق عفو کین برات خو عفو کین او کسی که قصاد گنکین عفو کین بلا او ججنه بکین ججنا عفوه
جژنا لێک نزیک بوونەوامە و تامێ بگێڕینەوە نەبێژین جژنێ تام نەما جژنێ تامامای ئەگەر ئەم سیلە ڕەحمێ جێبجێ بکەین جژنێ تامامای ئەگەر ئەم سەردانا ئێکدوو بکەین جژنێ تاما خۆیان مای ئەگەر ئەم لەسەر دەستورێت دینە لەسەر دەستورێت حقیقەتێ بچینە ماڵت ئێکدوو دەرکی ماڵت ئێکدوو بدەین سیلە ڕەحمێ جێبجێ بکەین ئەو وەختە تام دەگەڕێتەوە چونکە تامیات ئیمانێدا ئەگەر مە ئیمان نەما تامێ هیچ شتێکێش ناکەین هیوادارم ئینشاءالله خدای گەورە هەموو لایەکی محفوظ کەتن و خدای گەورە ئەو ئەمن و ئەمانەی لمە تێک نەدەتن و خدای گەورە ئەو کوردستانە جوانەی بۆمە هەر بپارێزیتن هیوادارم خدای گەورە ڕۆژی نوێژ و عیبادەتی مە هەموو لایەکی قبول کردبیتن و خوای گەورە ئەجر و پاداشتی هەنگۆش و ئەو کەناڵە بەڕێزەش بداتەوە ئینشاءالله هەموو لایەک موفق بن و ئەو خەڵکەش کە بیسەرێ مەیە و بینەرێ مەیە کە گوێر مەڕات گریتن هیوادارم خدای گەورە لە گوناحت مەویەتن و هەموو لایەکی خۆش بن و آخر دعوانا أن الحمد لله رب العالمين. دەستەکان خورزانە مەوسە دووبارە زۆر سپاس دەکەین بەڕاستی لە وەختمان گرتی زۆر سپاس دەکەین ئیسیفادەشی باشت پێگەیاندی مامۆستا خوای گەورە موفق خوای گەورە پاداش بداتن ئینشاءالله. بەڵێ ئازیزان لێرە هاتینە کۆتای ئەڵقەی ئەم جارەشمان بە هیوای ئەوەی ئینشاءالله گشتایەکتان سوودێکی باشتان بینی بێ و بە هیوای ئەوەی ئینشاءالله خوای گەورە تاعەت و عیبادەتی گشتایەکتان قبول بفەرمێ إن شاء الله والسلام عليكم ورحمة الله وبركاته.